ئەم ژیان لێرە حتاکو بڵی سەختە شوێنێکی ناوچەی شاخاویە کەوتوتە پشتی قەندیلەوە لە ڕوویەکەوە لەو لایەوە هەڵگوردە لەو لایە ڕۆژهەڵاتی ئێرانە مەرزەکەمان تا بڵی حدودەکە زۆر ساردە بە تایبەتی لە کاتی سوتەمەنیدا حکوومەت 1 بەرمیل نەوت مەسەڵەن ئەو ساڵ 1 بەرمیل نەوتمان وەرگرتووە 1 بەرمیل نەوت بەشی هیچ ناکە دوای ئەوەی کارەبا هەیە کە کارەبای 24 ساعتیمان هەیە ڕاستەوە سا بڵێن شێوەی کارەبا کوژاوە لەگەڵ ئەو بەفرۆزاری وایە لەگە زریان و بەفر و سەرما و سۆڵە کارەبا دەکوژێتەوە کە کارەبا کوژاوە سەختە ژیانەکە لێرە 1 بەرمیل نەوتیشیان داوینێ 1 بەرمیل نەوت بەشی هیچ ناکە و دوای ئەوەش کرێی کارەبای زۆر گرانە داوا لە حکوومەتی هەرێم دەکەن کرێی کارەبامان بۆ هەرزان کاتەوە مەسەڵەن لەعام 5 ملیۆن دیناری عراقیم بواتوە ئایا نازانم ئەم و پارەی چۆن بدەم بە شێوەیە گەو پارەی بدەم 5 ملیۆن ئەوڕۆ نەم بودجە هەیە نەم معاش هەیە بارینی بەفرەکەی نزیکەی یعنی مانگەی تاخیر بوو هەرچەندە لە سەرەتایەکان بڕەچی تێکرد بەڵام تاخیریش بوو زۆر نەبارینی بەفرەکەش بەڕاستی ینی خەڵکەکە دڵی زۆر توم بوو ڕاستی چکە ترسی ئیشکە ساڵی و ئەو شتانەن هەبوو بەڵام خۆشبەختانە لەو ئاخیرانە ینی بەفرەشی زۆر زۆر باش باری لە خوای بە زیادی بێ بەڵام ئاستەنجیشی هەیە بەفربارین ئاستەنجی زۆرە ڕێگە و بانە بڵێن ڕێگای سیارەیە ئەو شتانەیە یعنی کو بڵێ بڕینی کارە باش زۆر جاری وا هەیە کێشەی کارە باشن بۆ دروست دەبێت بەهۆی بەفر زۆریەوە ئەگەر هەر سیارێک دەبڵ ئەکسل نەبی و ڕێگاوبانەکان یعنی بۆ دەبڵ ئەکسلیش ئەگەر بێ و خایەن نەکرێتەوە شۆفەڵ یان کاسی عشتۆ کە چکەم لێ نەدا ئەویش وەسە ناکەی کۆڵانەکان ئێستا نزیکەی 40 بۆ 6 سانتیم بەفری تێکردووە مانەوەکەش لەسەر کەشوهەوایەکەی دەگۆڕێ ئەگەر بێ خۆش بێ یعنی باشترە بەڵام ئەگەر بێ ساماڵەوە بی هەردەی بەستی یەکجاری